دۆخی کوردستان گرشتر دەبێت. پارتی دوایین هۆشداری بەیەکێتی دەدات و خۆی بۆ سیناریۆی نوێ ئامادە دەکات. بەڵێنەکەی ترامپ بۆ ئەردۆغان لەبارەی فڕۆکەی F-35 لە کۆنگرێس بربەستی گەورەی بۆ دروست بوو. ئێران وەڵامی هەڕەشەکانی ترامپی دایەوە، دەڵێت ئامادەین بۆ دەستپێکردنەوەی شەڕ. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی تاوەکو ئێستا بەگەرژی ماوەتەوە و هەردوولا هەوڵەکانیان دژی یەکتر بەردەوامە. لە نوێترین پەیامیشدا هێمن هەورامی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی ڕایگەیان ئەگەر یەکێتی خۆی بە حیزبی ڕقم یەک دەزانێت بابێت پەرلەمانی کوردستان کارا بکەینەوە و لەوێ بابەتەکان یەکلا بکەینەوە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر پارتی هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ ئەوەی لە ماوەیەکی کەمی داهاتوودا ئەگەر بتوانێت ڕێژەی یاسایی کۆ بکاتەوە دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات، بەڵام تاوەکو ئێستا سەرکەوتوو نەبووە. لە بەرامبەردا یەکێتیش هەڕەشەی گرتنەبەری ڕێوشوێنی دادگای فیدراڵی دەکات ئەگەر بەبێ ڕێکەوتن پارتی پەرلەمانکارا بکاتەوە. هاوکات هەر ئەمڕۆژ کۆمەڵی دادگەری وەک یەکەم لایەن داوای لە سەرۆکی هەرێم کرد پەرلەمانی کوردستان هەڵوەشێنێتەوە و وعدەیەک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکات. بەڵێنی دوێنەی ترامپ بۆ گەڕاندنەوەی تورکیا بۆ پرۆگرامی فڕۆکەی F-35 لە ناو کۆنگرێسی ئەمریکا تووشی بربەستی گەورە دەبێتەوە. دینا تایتز ئەندامی کۆنگرێس و 17 نوێنەری دیکە لە نامەیەکی فەرمیدا داوایان لە کۆنگرێس کردووە ڕێگری لە هەر هەوڵێکی دارەی ترامپ بکەن بە مەبەستی ڕادەستکردنی ئەو فڕۆکە پێشکەوتوانە بە ئەنقەرە. ئەندامانی کۆنگرێس جەخت دەکەنەوە کە تورکیا وەک هاوپەیمانێکی باوەڕپێکراوی ناتۆ هەڵسوکەوت ناکات و پێدانی ئەم تەکنەلۆژیایە ئاسایشی ناوچەکە دەخاتە مەترسیەکی جدیەوە. جێی باسە ئەمریکا لە ساڵی 2019ەوە تورکیای لە پرۆگرامی فڕۆکەی F-35 دەرکردووە. هۆکارەکەشی کرینی سیستەمی بەرگری S-400 رووسیە. ناڕەزایەتی کۆنگرێس وا دەکات ترامپ بە ئاسانی بەڵێنەکەی بۆ پێدانی فڕۆکەی F-35 نەباتە سەر. دوای لێدوانەکانی ترامپ لەبارەی کۆتایی هێنان بە ئەگربەست و دەستپێکردنەوەی هێرشەکانیان بۆ سەر ئێران، ڕاوێژکاری ڕابەری باڵای ئێران هۆشداری دەدات ئەوەی جوڵەکانی ئەمریکا ناوچەکە بەرەو ئاگر دەبات. علی ئەکبەر ویلایەتی ڕاوێژکاری ڕابەری ئێران لا لێدوانێکدا ئاماژەی بەوە کردووە کە دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بەرپرسیارەتی کۆتایی هێنان بە لێک تێگەیشتنەکانمان لەگەڵ ئەمریکا هەڵدەگرێت. ئەوەشی خستۆتە ڕوو کە جوڵەکانی ئەمریکا ناوچەکە بەرەو ئاگر دەبات و بەرەی مقاوەمە بەرامبەر هەر سەرکێشیەک بێدەنگ نابێت و دەستیان لەسەر پەلە پیتکەی چەکەکانیانە.